دەستەیە لێپرسین و دادوەریە لە عێراقی کینە حتا بکەیفە دلێ خۆ ملەفان لەسەر لااناڤەکەن و بێژنێت و گەندەڵی و گەندەڵ کاریتە ئێتکری بۆ بەرژەوەندیا کێ کار دەکەن ژێ دکتۆر قاسم غەراوی شەڕەزای سیاسیش بەغدای دەپرسم. دکتۆر قاسم تو بخێرەتیە کوردستان 24 کینە ئەف دەستە؟ تحياتي لكم ولكم. والله السلام لێوە و بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. ڕاستیەکەی سیستمی عراقی لە بنەڕەتەوە سیستمی پارلەمانیە. ئەم سیستمە پارلەمانیە کۆمەڵێک لیژنەی لە خۆگرتووە، لیژنەکان لە نێو پەرلەماندا کار و پیشەیان بە دوواداچوونە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و هەروەها ئاستی ئەو لیژنانە چۆنە و کارەکانیان چۆنە و دەسەڵاتیشان بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکاران و کەسانی دیکەش دەگرێتەوە. ئەم لیژنانە و لیژنەکانی دیکەش بەرپرسیارەتیان چاودێریکردنی دەسەڵاتە، ئاشکراکردنی گەندەڵیە. کاریان ئەوەیە ئەو کەسایەتیانە بانگشتی پەرلەمان بکەن و لێپێچینەوەیان لەگەڵ بکەن. ئەمە ئەرکی بنەڕەتی ئەوانە، ئەرکیان ئاشکراکردنی دۆسیەکانی گەندەڵیە، ئەوانەی کە مەترسین بۆ سەر پرۆسەی سیاسی عێراق بە شێوەیەکی گشتی و کاری حکوومەت بەتایبەتی. باشە ئەف دەستەیە بێلایەنە هێژەیە قاسم حتا کارێ بهێت کارێ دادوەر و دادگەها بکات کی ڕاواتیە بەوێ دەستەیە دەدات؟ يعني طبعا غالبية اللجان بێگومان زۆرینەی ئەو لیژنانەی کە لە نێو پەرلەماندا کار دەکەن مجاملەی سیاسی کۆنتترۆلیان دەکەن، لە ژێر فشاری سیاسیدا کار دەکەن. ئەمە شتێک نێن کۆڵی لێ بکرێت. بەرەنجامیش ئەوە دروست بووە کە لیژنەکان ناتوانن ئەرکی دەستوری و یاسایی دروستی خۆیان جێبەجێ بکەن و جگە لەوەش فشاری لایەنە سیاسیەکان ڕێگرێ لەوەی ئەم لیژنانە بەرهەمێکی دروست و ڕاستی و یاسایی و دەستوریان هەبێت، سیستمێکی دیموکراتی پەرلەمانی کاری تەواوەتی خۆی بکات. پێم وانییە فراکسیۆنە سیاسیەکان یاخۆد ئەوانەی کە کاریگەرن لە دروستکردنی کاریگەری لەسەر ئەم لیژنانە بە دوور بن و بێگومان ڕێگریشیان بۆ دروست دەکەن، لە ئەنجامیشدا ئەنجامی باشمان نابێت. بۆچی ئەف دەستە هەنێ زیدەتر سەرنجە خوددا سەر هەندێک لاانێن سیاسی دنافواندا لاانێن سنە ئایا لاانێن شیعان بێژین بێگەندەڵینە؟ نەخێر بەدڵنیاییەوە پرۆسەی سیاسی بە شێوەیەکی گشتی بە دوور نییە لە گەندەڵی. لە زۆربەی سێکتەرەکان گەندەڵیمان هەیە لە بەرەوەی گەندەڵی لە نێو عێراقدا لە نێو خودی دەوڵەتدا ڕەگیدا کوتیوە لە پرۆژەکان لە دزیە گەورەکان ئەوانەی ڕوون و ئاشکرا لەوە بەرهێنان و لە نووسینگە ئابوووریەکانی پارت و لایەنە سیاسیەکان. پێم وایە زۆرینەی وەزارەتەکانی حکوومەتی عێراق ئەگەر بۆ خۆیان ئەم کارە نەکەن دەبێت لیژنەکان وەزارەت بانگێش بکەن و لێپێچینەوەیان لەگەڵ بکەن. بەڵام بەداخەوە ئێمە لەم خولەی پەرلەمانی عێراقی نەمانبینی شتێکی لەو زۆرە بکرێەوە، نەمانبینی کە وەزیر و بەڕێبەرانی گشتی بۆ شێوازە بانگشتی پەرلەمان بکرێن، جگە لەوەی کە بینیمان سەرۆکی تۆڕی میدیای عێراقی بانگەش کرا. ئەویش بەڕاستی وەڵامەکانی جێگەی پەسەند نەبوون و لە پۆستەکەی دوور خرایەوە. دۆسیە گەلێک زۆر هەن بەڵام هیچیان کارانە کراون، هۆکارگەلیش زۆرن. لە هەموویان گرنگتر پەخستنی هەڵبژارنی سەرۆکی پەرلەمانی عێراقەکە ئەمە گرفتێکی هەرە گەورەی ئێستایە، زیاتر لە 8 مانگ تێپەڕیوە تا ئێستا ڕێکەوتن نەکراوە. دۆسیە گەلێک زۆرە ئەگەر بیانژمێرین پەیوەستن بە وەزیر و کەسایەتی و پرۆژە، تەنانەت هەوڵ درا کە پارێزگاری بانکی ناوەندیش بانگشتی پەرلەمان بکەن. باشە دکتۆر قاسم بکارئینانا vê دەستەیە بناوێ دەستەیە لێپرسین و دادوەریە لە عێراقێ بوو کار و بەرژەوەندیên سیاسی و لە دژی هەندێک لاانێن دیار دەستهەڵات و ڕەواتیە دەستهەڵاتە دادوەری لە عێراقێ نائەخیتە ژێر پرسیارێ؟ ڕاستەکەی دەسەڵاتی دادوەری چاوەڕەیە کە لێکۆڵینەوە بکرێ و دواتر دەست بەکردنەوەی دۆسیەکان بکات، دوای ئەوەی کە گومان لەسەر دۆسیەک دروست دەبێت. ئەگەر بێت و ئەوە ساغ ببێتەوە
کە تاوانێک هەیە لەو نێوەندەدا ئەوان فەرمان دەردەکەن و دەست بە لێکۆڵنەوەی خۆیان دەکەن و ڕێکاری یاسایی پێویست لەمڕۆ دەگرنە بەر بەڵام وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد بەدڵنیاییەوە فشاری سیاسی لەسەر ئەو لیژنانە هەیە مزامەلەی سیاسی کاری ئەمانی پەخستووە ڕێگە نادرێت هەموو دۆسیەک بەو لیژنەیەدا تێپەڕێت دەیوەستێنن لەبەرەوەی ئەگەر بێت و ئەو دۆسیانە نەوەستێنن دۆسیە گەورەتر دەبێتەوە لە بەرامبەر ئەو دۆسیانەدا ئەمەش دەبێتە هەڕەشەیەکی تایبەت بۆ سەرتەواوی پرۆسەکە بۆیە زۆرێک لە سازش بۆ یەکتری دەکەن فراکسیۆنەکان لە نێوان خۆیاندا سازش لەسەر دۆسیەکانی یەکتری دەکەن لە نێو پەرلەماندا دەگەن بە ڕێکەوتنێکی لەو جۆرە ئەمەش بەڕاستی خاڵێکی نەرێنیە لەسەر لەم خۆڵی پەرلەمان چالاکیەکی باش نییە لەمڕۆوە بۆی بتوانن لێکۆڵینەوە ینی لە عێراق ڕێکەفتن هەروەها کاریگەریە چەک و پارەی زیاتر بە باندوراژە دەسەڵاتە دادوەری و یاسایی هێژای دکتۆر قاسم غەراوی ئەزوێ تێگەشتم شەڕەزای سیاسیش باڵای گەلاکی سپاس.